هەر کەسێک بەڕێزان غەیری پشتبەستن بە ذاتی خوای پەروەردگار، غەیری پشتبەستن بە ئەڵڵا بۆ چارەسەری نەخۆشیەکانی، بۆ چارەسەری کێشەی خێزانیەکانی، بۆ بوونی منداڵی، بۆ ڕزگاربوون لە خەم و خەفەت، پەنا بۆ ڕزگاربوونی نەتەوە و خاک و نیشتیمان و گەیشتن بە ئازاری و سەربەخۆیی، پەنا بۆ غەیری خوا، بۆ غەیری مەنهەجی خوا، بۆ غەیری شەرعی خوا بەرێ. ئەوە وەکو شیعرەکەی دکتۆر عەبدوڵڵا پەشێوی لێ دێت کە دەڵێ دەبێت بە ئومێدی فرۆی چەوری بەرخەنێربی چاو لە هێلکەی دوو زەردێنەی کەڵەشێربی، کە ئەوە مەحاڵاتە. یعنی ئێستا بەرخی نێر بەرخ هەر بۆ خۆی ئەگەم مێش بێ شیری نییە، نەک فرۆی هەبێ. فرۆ یعنی ئەو شیرە خەستەیە کە لە سەرەتای بەچکەبووندا مەڕێک دەیبێ. بەرخ هەر بۆ خۆی شیری نییە، ئەگەم مێش بێ چونکە نەبۆتە مەڕ، هێستا سکی نەکردەوە بەچکەی نییە. جاوەرە ئەگە بەرخەکە ئەم بەرخە بچکۆلە نێریش بێ، ئەمجا تۆ لەم بەرخە کە نێرە نەک چاوەڕێی شیر، چاوەڕێی فرۆی چەور بکەی، ئەوە ئەسڵی مەحاڵاتە، ئەوە مەحاڵاتێکە کە نایەتە جێ. چاو لە هێلکەی دوو زەردێنەی کەڵەشێربی، ئەگە کەڵەشێر هەر هێلکە ناکە، تۆ بە دیارەوە دانیشی چاوەڕێبی کە هێلکەیەکی بێ هێلکەیەکی گەورە بکات دوو زەردێنە بێ. ئەوە هەمووی مەحاڵاتە. بۆیە هەر کەسێکیش غەیری خوای پەروەردگار پشتبەستن بە ئەڵڵا سوبحانەهو وەتەعالە بە تەمای غەیری خوا بێ، ئەوە دەبێت بە ئومێدی فرۆی چەوری بەرخەنێربی چاو لە هێلکەی دوو زەردێنەی کەڵەشێربی. بەڵام پرسیارێک کە شەیطان و ناحاڵیەکان لە دین دەیخەنە مێشکی خەڵکەوە، ئەویش ئەوەیە، ئەی باشە بۆچی فڵان کەس چوە لای ئەو ساحیرە، فڵان کەسمان بینی چوە لای ئەو نوشتە نووسا، ئەو فاڵچیە، وەڵڵا ئاواتەکەی هاتە جێ. ئەوە چەند ساڵ بوو منداڵی نەدەبوو و سەگێکی سەر بڕی، وەڵا منداڵی بوو، وەڵا کلکی پشیلەیەکی بڕی و چوە لای فڵان ساحیرە و دڵخوازەکە دڵی نەرم بوو، پێی شاد بوو، کێشەکەیان کۆتایی پێهات. ئەمە تاقیکردنەوەی ئیمانی تۆیە بەڕێزان، ئەمە تاقیکردنەوەی ئیمانی تۆیە. گەورەیە لەو کاتەدا تۆ وەکو ئیبراهیم بی بڵێ فەئینەهم عەدوو لی، بەخوا ئەوانەی کە خەڵک ئیمانی پێیانە وا ئەزانێ کە بەهۆی ئەوانەوە شتێکی بۆ چارەسەر کراوە، من ئەوانە هەموو بە دوژمنی خۆم دەزانم، هەمووی بە نەیاری خۆم دەزانم، هیچ ئیمانێکم بەوانە نییە، هیچ بڕوایەکم پێیان نییە، ئەوانە ئەسڵ و ئەساسی نییە. بۆیە ئەوە تاقیکردنەوەی ئیمانی تۆیە. ئەگە شتێکی ئاواشت بینی، ئیمانی تۆ لەوەدا دەردەکەوێ کە بڵێ نەخێر ئەوە فڵان کەس چۆ سەر فڵان قەبر و منداڵیان بوو، من قەت بڕوان بەو شتانە نییە، تەنها پەروەردگارە سوبحانەهو وەتەعالە کە خۆیەتی ئەم کارانەمان بۆ دەکات. وەڵا فڵان کەس بە ڕوخی ناشەرعی شووی بۆ کرا، نەوەڵڵا بڵێ من ئەگە بە تەنهاش بمێنمەوە لەسەر زەویدا، ئەوە ئاواتەشم نایەتە جێ، قەت پەنا بۆوانە نابم. با خەڵکی بڵێن وەڵا من وام کرد و ئاواتشم هاتە جێگا، چونکە شەریعەتی خوا نەهی لێ کردووە، من جێبەجێ ناکەم. ئەوە هێنان، ئەوە ئیمانەکەی تۆیە، ئەوە ئیمانی تۆیە کەوا تاقی دەکرێەوە. بۆیە ئەکثەر الناس لە قورئاندا زۆربەی هەر زۆری بۆ زەممە، مەڵە زۆربەی خەڵکی وا دەکا، خۆ نەک زۆربەی خەڵکی، تێگڕای خەڵکی لە سەردەمی ئیبراهیم پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ پەنایان بۆ ئاواتەکانیان، بۆ ئەستێرەکان، بۆ مانگ، بۆ خۆر، بۆ بد، بۆ دار، بۆ بەرد، نەک هەموو زۆربەی خەڵکی، هەموو خەڵکی. بەڵام ئیبراهیم بۆ ئیمانەکەی ئەوەندە گەورەیە بە تاقی تەنیا فەرمووی ئینەهم عەدوون لی، ئەوانە هەموو دوژمن من، بەخوا ئەوە نەمتمانم پێیان نییە، هەر بە چاوی دوژمنایەتی سەیریان دەکەم. ئیمانی تۆی خوشکی مسڵمانم ئەوەیە 100 ئافرەت پێت بڵێ وەڵڵا من چوومە لای فڵان کەس یەک شتی بەسەرا خوێندم و هەموو شتەکانم چابوو، وەڵڵا کێشەی خێزانیم چابوو، چووم شتێکم خستە ناو ئەو قەبرەوە و ڕزی لە ماڵەوە مێردەکەم دڵی چاک بوو. هەموو خەڵکی ئەم سەر زەویەوە وا بڵێن ئیمانی تۆ لەوەدا دەردەکەی، بڵێ ئەوە درۆ دەلەسەیە، مادام شریعەتی خوای پەروەردگار قورئان و فەرموودەوتیان ئەوە ڕاستی نییە، من بەس دەڵێم حەسبی الله، خوایە خۆتم بەسی. ئەوە ئیمانی تۆ گەورەیەکەت لەوێدا دەردەکەوێت. ئەینا بەخوا سەدان جار لە نوێژەکەدا دەڵێ کەما صەلەیتە عەلا ئیبراهیم و عەلا ئالی ئیبراهیم، بەڵام لە دوای نوێژەوە یعنی یان کە دەڵێن فڵان ساحیرە فڵان شتەی بۆ کەسێک کردو تۆ یەکسەر دڵت پێی خۆش بێ و دڵت بۆی لێدا، هەر ئەسڵەن لە مانای کەما صەلەیتە عەلا ئیبراهیم هەر حاڵی نەبووی، هەر نەزانی ئیبراهیم چییە بووە کە سڵاواتی بۆ دەنێری کە یادی خێری دەکەی، ئەوە ئیمانەکە دەبێت پێدا بچێەوە.